فقانون قەیسەر بە بۆچوونی من یاسای سیزەر زیان بە حکومەت ناگەێنێت بەڵکو زیان بە هاوڵاتیان دەگەێنێت تۆ تەماشا بکە هیچ جوڵەیەک نابینیت هەموو شتێک بە تەواوەتی وەستاوە ئەوە وەستانی تەواوی ئابووریە ئەو یاسایی کە بەسەر خەڵکیدا سەپێنراوە کاریگەری لەسەرمان دەبێت نرخەکان بەرز بوونەتەوە پێشتر دۆلار 600 بۆ 700 لیرە بوو ئێستا بۆتە 3200 لیرە ئەو جیاوازی لەو نرخەدا دروست بووە هاوڵاتیان باجەکەی دەدەن هاوڵاتیان توانای ئەویان نییە بەرگەی یاسای سیزەر بۆ سزادانی سووریا بگرن نرخەکان زۆر بەرزن هەموو شتێک بەهاکەی زیادی کردووە ئێمە نازانین چۆن کار بکەین چۆن شت کڕین چۆن بیفرۆشین مامەڵەکردن لەگەڵ دۆلار کێشەیەکە و نرخی خستنە ڕووی کێشەیەکی ترە هیواخوازین چارەسەرێک بۆ ئەم کێشەیە بدۆزرێتەوە